ئەو کاتتان باش هاوڕێیان باشن هیوادارم باش بن. هاتینەوە وڵاتان دوای ماوەیەکی زۆر لە دابڕان، هاتینەوە وڵاتان دوای دابڕانێکی زۆر قسە و باز دەکەین لەسەر کام حزبی کوردی کۆمەک لە چەک لە پارەی وەرگرتیە هاوکە کامەی وەری نەگرتیە. خێربێن هاوڕێیان، دۆسیێکی گەرما و گەرما و ئەزموونەشی نوێیە، ئەزموونەشی نوێیە، دەبی قسە و باسی لەسە بکەین. ناکرێت لە ئێستاکەوە دەبی لەگەڵ حزبانەی کوردی ڕۆژهەڵات یەکلا بکەینەوە. بەخێربێن هاوڕێیان، وەرن قسە و باز دەکەین سەرچاوی ئێمە، سەرچاوی ئێمە. دەنگ باشەوە نیە هاوڕێیان؟ دەنگم نزمە وەڵا سەماعەکەم لە یاد چوو، تاخیر بووم لە ژوورە شکە بووم. ئێستا دەنگ چۆنە؟ دەنگ چۆنە هاوڕێیان؟ دەنگ چۆنە؟ بەخێربێن سەرچاوی ئێمە، سەرچاوی ئێمە. درۆن بارانە هاوڕێیان، ئەڵێن ئیسرائیل 700 یان 800 پێکەتی، هەرێم 500 یان 600، یعنی هەرێکە و ژمارەك دەڵێ. کەسیار هەرێم بێدەنگە، کە بە دەڵێن بێدەنگە قەزمان لەوەیە زۆر کەس ئەڵێ وەڵا هەرێم نابی تێکەڵ بە شەڕبی. کاکە خۆمەش دەزانی شەڕ کارەساتە، بەسەوە ئێران تەفروتونای هەرێمی کرد، تەفروتونا، یعنی یەقیت لەو لای ئیسرائیل لێیدایە، یەقیت لەو لای ئیسرائیل لێیدایە. بەخێربێن هاوڕێیان، لەسەر دەست پێ دەکەین. باشە برادران، وەڵا دەنگمان باشە برا، لۆتر کلامان زت دەکەن، بەوەن کەش لێگەڕێن سەرچاوی ئێمە. هاوڕێیان، هاوڕێیانەتە دەچینە ناو باس. باشە دەنگ زۆر باشە. ئەوە لە ئەوروپا خەڵک زۆر بە کزی قسە دەکا، بەس لە کوردەواری ما بەهۆی ئەوەی خانیەکان گەورە بوو، دووری یەک بەخۆی هۆ حەمە دەبین یەک بەخۆی هاواری دەکرد. کورە بڕوا بکە لێرە 1 دەرزەن قسە دەکە بە قاتی بە 1 سەعاتی 1 دەرزەن کەس قسەکردن بە ئاسی 2 کەسی گوندی نییە کە بەخۆی وەچی مکەبیرەیە، مکەبیرە هۆکتالەرە. سەرچاوی ئێمە هاوڕێیان، بەخێربێن ببورن ماوەیە کاتک و لایف یەک دەبی خەبەری باشت پێبی، دووش کاکە لایف دای مانگەچی ڕەش دەبتەوە، دوای 1 مانجی ڕەش دەبتەوە. کەس نییە براکەم ئەڵڵاهو ئەکبەری لێدە، چاوەکەم وچی ئەو برادەرەی ئەڵڵاهو ئەکبەر چاوەکەم. هاوڕێیان، 1-2 سەرنج بدەین بەر لەوەی هەتا دەچینە ناو باسەکە. بە پەلا هەندێک شتان پێ دەڵێم. یەک، بەڕاستی شەرمە، یعنی هەندێک حزب کەس بە خۆیان دەڵێن ئۆپۆزیسیۆن رەخنەگر بە ئاشکرا ڕکلام لە ئێران دەکەن. کاکە ئەو ئێرانە 47 ساڵە کوردەکوژی، چ کوردەکوژی، ملیۆن جار باسمان کردیە. شەرمە، بەرپرسی باڵایان دەکوژێ ئەڵێ شەهید، دوعای سەرکەوتنی ئێران دەکە. کاکە هەر ئەو ئێرانە بوو کە 35 ڕۆژ لەمەوبەر کە هیچ حقوقی نەدایتە کورد. یعنی ئێران ئەگەر نەجاعەت بێنێ یان بە سەربەرزی، یعنی بەش ئابڕوچوونەکی گەورە کە شکست تەسلیم بوون یان ئەوەتە ڕووخان، کە من پێم وایە ینی مەحاڵە قورسە ئەمریکا و ئیسرائیل بدۆڕێنن ئەگە بە ئەتۆمیش دەی بدەن. ئەو دەمی هاوچەشەی سیاسی لە منتیقە دەگۆڕێ، لە دنیا دەگۆڕێ، سیستەمێکی نوێ نابی ئیسرائیل ئەگە بە ئەتۆمیش دەی بدەن نابی ئێران بباتەوە. بەڵام دەرکەوت ئێرانیش منزڕە و هاوکات کو ئەمریکا و ئەوروپا دەمی ئوکرانیا دەکەن زدی رووسیا، بە هەمان شێوە رووسیا و چینیش شەڕی خۆیان لەگە ئەمریکا و ئیسرائیل دەکەن. یعنی ئەو شەڕە بەشەکە لە شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل، بەس بەشێکیشە لە شەڕی ساردی ئەمریکا و چین و کۆریا و ئیلا ئاخری هەموو تەسفیە حساباتی خۆیان لەگەڵیان دەکەن.
بەڵام ئێستا ئەمە دوو بەرەمان هەیە دوو بەرە بەرەیەک هەیە کە ئەو وڵاتانەدا چارداجیکەرن لەگەڵ چین و رووسیا کە بەس پێم برێن لە 100 ساڵی ڕابردوو هەرچی کارەسات تووشی کورت بووە ئەو بەرەیە بووە ئەو بەرەیە بووە بەڕاستی بە ئیتیحاد سۆڤیەتی و بە چینەوە کەی مۆقیفێکی پۆزتیفیان نەبووە ڕاستە ئەمریکا و ئیسرائیلیش یعنی ئەوە نەبوونە فریشتە چکاکە ئەوانە لۆ خۆیان یعنی لۆ مرشکانی یەکتر لە قازان یەکتر یعنی حزبایەتی سیاست واتە بەرژەوەندی ئەو نایە لە چاوی کوردەکەەوە سیاست دابڕژی لە چاوی خۆی بەس ئەتوو قراری 688 پاراستنی 35 ساڵەی هەرێم هەتای ڕۆژئاوای کوردستان کاکە ڕاستە پشتی تێکردین تۆم باراک ناپاگەرەوە دەنجی نەما دەنجی نەما تۆم باراک هیچ بەخوا بەس ئەمن دەزانم لە چ دەنجی نەما بەهەرحاڵ بەس کاکە ئەوی دیسان کە قەزەکەی ڕاگرت هەر کۆنگریس و لینزی گراهەم و لە تەک ئەوانە بوون ئەو زەختە جەماوەریان دروست کرد خۆ لە کۆنگریس ئەوانە دیتان باشە کەی دیتان چین یا رووسیا ڕۆژێک بێنە سەر دیفاع لەسەر قەزەی کورد بکەن یا ئەو چارداجیکەرە 100 ساڵی ڕەبەقە 101 ساڵە کورد دەچەوسێنەوە زیاتر 105 ساڵە باشە بەجددیش خەڵک شەرم ناکە جاشایەتی لەبوو ئەو ئێرانەیەکە بە ڕۆژی ڕووناک دێتن کاکە ئیسلامی قەیدی ناکە بەس کاکە ڕکلام لۆ ئێران مەکە ڕکلام لەوە دەوڵەتەی مەکە هەموو ڕۆژێ چەند کەسێک دەکوژی خاچی نیشتیمانەکەی تو داگیر کردیە ئاخر ئەوە خائینی نەبی تۆ دژی ڕۆژئاوای دژی ڕۆژهەڵا دژی تەئیدی ئێران دەکەی ئەوە خیانەت نەبی چییە ڕەنگیش بڵێ وڵا پارتیوێکی خائینن فەردە فەرد یعنی بەجددیمە لەرقی پارتیوێکی کاکە شەرمە دەنووسی شەهیدی سەرکردە کە شەهید بووە چێ ئەو مزریمە گەورانەی کە 47 ساڵە کورد دەچەوسێنەوە گەلانی ئێران دەچەوسێنەوە چما بە ئەمریکا و ئیسرائیل نەبە ئەو هەموو قیادە بارزە دوژمنەی کورد لە ناو دەچوو لاریجانی بە چێ لە ناو دەچوو بەوانەی دروشمی یەسقوت ئیمپریالیان دەگوت یان بەوانە کاکە من ناڵێم چەپڵە بۆ ئەمریکا و ئیسرائیل لێدا بەس کاکە بەلای کەم ڕکلام لۆ ئێران مەکە کورە شەرم نەخۆت بکە تۆ بەس بیرکەوە یەکێک ڕکلام لۆ سەدام بکە بە شەرەفم ئەو حیزبانەی کوردی ئەو ئیسلامیانە حەیان دەبرد بەڵام بوو خۆیان بە ڕۆژ ڕووناک ڕکلام لە تورکیا دەکەن ڕکلام لە جۆلانی دەکەن ڕکلام لە بۆ ئێران دەکەن بە خۆشیان دەرێن کورد کورش ئەوە خیانەتە مەلای خەتەی نوێنە ئەگە مەلای خەتێ کۆن هەبوو بەڵام ئێستاکە نوێنە هەر بە ڕۆژ بە فەردیان دەگری بە حزبیانەوە دەگری کاکە تو ململانت لەگە ئیسرائیل هەیە لۆ دەی دژی گەلەکەی خۆت دەبی ئەتو بیرکەوە 10 ملیۆن کورد زوڵمی لێ دەکرێت 70 ملیۆن ئێرانی زوڵمی 47 ساڵە لەسەر ئەو دەسەڵا ئەوە هەیە بێدەنگ بە تەواو چەپڵە بۆ ئەمریکا و ئیسرائیل لێمەدە دڕەخنەشیان لێ بگیرێ بەس تەئیدی ئێران مەکە ئەوە جاشایەتیە ئەوە ناپاچێ لە فەردیانەوە بە هەر حاڵەوە کارەساتەکە بڕوا بکە ئەوە بەس لەو کوردستانەی مە جاشایەتی و ناپاچی وتە ڕای ئازاد قەرداریشت دەکاتەوە ئەڵێ کاکەوە جاشایەتی ئەڵێت و پیاوی ئەمریکا و ئیسرائیلی زۆر بەزمیان خۆشە بۆ خۆی جاشایەتەکەی پێ حەڵاڵە دیفاع لەو داگیرکەرە ئێران دەکاتن کە 47 ساڵە دەیان جەریمەی لە بەرامبەر ئەو هەموو ڕۆژە چەند گەنجێکی کورد ئەدام دەکات لەو 47 ساڵەی قۆرە ڕاستە ئەوە فشەکە ئەوە بەڕاست کاکە بەجددیمە زۆر جوون بە من دەدرێ هاوڕێیان یەک ئێستا بە سەریعی پێیان دەدەم بە زۆر ئەوە بە ڕاشکاوی لۆ ڕێبەر ئەحمەد و ماڵی بارزانی دەستگای پاراستن بڕوا بکەن ئەو هەڵمەتەی لەسەر من هەیە یعنی بەغەڵەت تێم مەگەن بڕۆ بزان لە بەرامبەر چی هەیە هەرچی جوێندەریان هەیە لەو چەند ساڵەی لە منیان بەردایە دەیان جار لەسەر قودسیەتی خێزانم دایکم خوشکم برا شەهیدەکەم هەر هەمیان گوتیە تا ئێستا من وەڵام یەک کەسم نەداوە ناشتەمەوە بەڵام بڕوا بکە لە قودسیەتی پارتی دەدەم لە قودسیەتی پارتی دەدەم دەشبینن هیچ کە قسە ناکەم باشە ڕێبەر ئەحمەد دەزانمە تو سەر پەرشتی دەکەی بزانە دێمە سەرەت و قودسیەتی ماڵی بارزانیشیان نا کاکە خەڵک کەسێک لە بۆی نەبی فەنتاسیا بەسەر کچی مەسعود بارزانی بڵێ بەڵام زۆر ئاساییە بە کەیف خۆتان بە دایک خوشی ئێمەدا بێنە خوارێ وە جیلێکتان پەروەردە کردیە
بەس جوێن دەداتن بیسترین جوێن کاکە وەرن گفتوگۆمان لەگە بکەن ئەی هاوار بەخۆم لە دەرگا دەدەمەوە بۆ زانیاریتان من ئەو ماوە لە دەرگای گفتوگۆ ناکەم تەلەفۆن ناکەم کاکە کەس ناوێری هەر بگری یان دۆسیەک نەبوو ئەوە دەمەکە لە دوو کەسێک دەگەڕێم تەئیدی ئێران بکە نییە ئەسا ئەوڕۆ زۆر گەڕام لە دوو هەندە حزبی کوردی ڕۆژهەڵات یەک کەسم پێوەرگیراویش بەنهێنی هەندە قسەی کرد بەهەرحاڵ هاوڕێیان بینە سەر بابەتە ئەسڵەکە ئەو زانیاریانە لای من هەیە بە دواتچوونم کردیە لە 200 چاوە بڕوا بکە لە یەک سەرچاو چکو دەقیق نییە و ڕۆژنامەنووس هاوڕێیان بزانن هیچ فەرقی نییە لەگە دەستگا ئەمنیەک سیخوڕێگان تەنیا ئەو بە ئاشکرا ئەو بە دزیە بەڵام خاڵی هاوبەشیان گەلێک زۆرە تێم دەگەی ئەنی خاڵی هاوبەش هەردوو لا زانیاری کۆ دەکەنەوە و هەندێک جار هەیە دەبی زانیاریەکان ئاڵوگۆڕیش بکرێتن چکو ئیشی هەردووچیان زانیاری کۆکردنەوەیە بەس ئەومانەوە نییە ڕۆژنامەنووسی خوڕە نا بەس ئەوەیە کە زانیاری کۆ دەکاتەوە لە چەند سەرچاوێک ئیتر دقیق نییە مەرز نییە 100% بی چکە خۆ فلیمی ڤیدیۆیی لە دەست نییە بڵێ کوور ڕوویدا هیچ ڕۆژنامەن سەر تا سەری جیان دەبینن غەڵەت دەکە بەڵام هەریەکە ئەوەیە ئەو سەرچاوانەی ئەمە قسەم نەکردیە هەم لە حزبی کوردستانی هەم لە خەڵکانێک لەلایەنی ئەمریکی نزیک بوونە دڵنیان ئەڵێن پارە وەرچیایە ڕاست ناکەن ئەو حزبانە سەرجەم حزبە کوردستانی ڕۆژهەڵاتیەکان جگە لە جەماعەتی برایمی عەلیزادە و حزبی کۆمونیستی کرێکاری هەن جەماعەتی مەسووڕی حکومەتەوانە کە دژی ئەمریکا و ئیسرا ئەوانە وەریان نەگرتبی سەرجەمی ئەوانی کە وەریان گرتیە لە پارەی دەگری لە چەچی دەگری ئیتر بە شێوازی جیا و بە یەک قۆناغیش وەریان نەگرتیە هایان بڵێ ها ئەوەتە و دوو مانجیشە و پارەکە بە دەیان ملیۆن دۆلار من نازانم بەس ئەوتیانە من لە سەروی 50 لە مەبەینی 50 و 100 ئیتر چەندە 60 55 57 ئەنی پارەکە گەلێک زۆریشە وەریان گرتیەک ئەوە ئیچیە کاکە ئەوەیە مەسەن هەر حزبەی 500 ئەندامی هەیە لە سنا بەرمونە دیموکرات بەرمونە کۆمەڵە دەڵێ کاکە ئەمە لەو گەڕەکەی 50 هەیە ئەوە 50 چەچ پێدەوێت خانی پێدەوێت بێ ئیش دەبی تێم دەگەی بێ ئیش دەبی ئیش بکاتن تەسیری لەسەر خەڵک بکە سیارەیان دەوێت ئیلا ئاخیری هەموو ئەوانەیان جەمع کردیە ئەوەندەمان هەیە ئەوەندەمان دەوێت بەڵام لە پراکتیک هیچیان نەکردیە هیچ واخ وێنەیەکیان لای ئەمریکا پیشاندایە کە ئەوانە لەناو هەموو شار و شارۆچکە و گەڕەکان ئەوەندە خەڵکەیان هەیە قائمەیان تەقدیم کردووە و قائمەی پڕی بندیواریان کردیە بە کەیف خۆیان بەڵام لە پراکتیکدا هیچ جم و جۆڵەشیان پێ نەکرایە هیچ جم و جۆڵەشیان نەکردیە ئەو خیانەتە چینەتەوەیە تۆ ئەوڕۆ بەڕاستی حزبی کوردی ڕۆژهەڵات کاکەوە 35 ساڵە ئێران دەوڵەتە چی زلێزە ئەوڕۆ نەتوانی بچووکترین جم و جۆڵ بکەی و پارەت بدەنێ و چەکت بدەنێ و ئەمریکا و ئیسرائیل لە ئێران بدا کەچی ئەتو هەر دابنیشی هیچ نەکەی باش ئەو حزبانە لۆ چ هەنا بەجددیمە لۆ چ هەنا باش ئەو سبەی ئەمریکا و ئیسرائیل و ئێران سڵح کرا بەجددی یعنی 50 ساڵی کە دەبی ئەوها لێ پاردەنەوە فاسولیە و برنجی بخۆن یعنی کەنجنێ ئەنگۆ دێنە مەیدان پارە وەردەگرن هەمووتان لە خۆتان خوارد بڕاکە سیارەی ڕاقیان کڕیا پارێ زۆریان وەرگرتیە ئەس دەست بە درۆیانیش دەکەن ئەوە ترامپ ئەوەی ئەم بزانم ترامپ یعنی نازم تازە شاتم لە خەبەریش دیتم ناوی حزبەکان ئەڵێ ئەلان دەکەین باشە و دەمی چ دەکە هەر دەبێت درۆیە یعنی سەرۆکی ئەمریکا ڕاستە قسەی بەرزونزمی زۆر هەیە هەر دەمێن ئەوە بەس کاکە ئەوە تۆمەتێکی زۆر گەورەیە و ئەوانە دەتوانن یعنی یەک بێچیان ئەزیەت بدەن بەڵام تۆ واز لە هەموو ئەوانە بێنە تۆ لە یەکەم تەجروبە لە یەکەم ئەوەی هەنگاوەکە بە ئەوی گەلەکەت ڕزگار بکری هەموو پارەگان یعنی هیچ نەکەن کاکە واز بینە دەرێن نەما خواردیە نەمان دزیە چەکما وەرنەگرتیە هیچمان نەکردیە چر ڕۆژە ئەنگۆ هیچ ناکە ئەو سبەیش شەڕاوەسانی چ دەکەن ئەو حیزبانە بوونیان چییە نە جم و جۆڵک دەکەن نە چالاکێک دەکەن ئێرە ئەمریکا و ئیسرائیل 100 هەتی قیاداتی هەرە بارزی ئێرانیان لۆ لە ناو بردینە
لێیان دەدەن لە هەموو شارەکانی کوردستانیان دەدا لە هەموو بنکەوت مۆڵگەکانیان دەدا هەر هیچیان نەکرد یعنی هیچتان لەبار نییە بەڕاستی ئەوەی کرایە پارەکە ئەویان بزانۆ جیرایە و ئەمریکا ناو لیستەکانش بڵاو دەکاتەوە ئەوە قسەی نوێی ترامپە قسەی نوێی ترامپە ئەوەی ئەم بزانم هەموو لە خەبەریش خوێنمەوە دەڵێ باز دەدەن بەو ئەوانە یعنی ئەنگۆ ئەوڕۆ خیانەت و دزی هەر کاکە سەرفەتاحەکەی کولێبی بەو دزیە بکرێ هەر بەجددی کورە خۆتان ڕزگار بکەن بڕۆنەوە ڕۆژهەڵات 100 ئەوەندە دەدزن 100 ئەوەندە دزیتان پێ دەکرێ 1000 ئەوەندە پارەتان وەکی ماڵی بارزانی و تاالبانی دێتە جیرفانی بەس جم و جۆڵ بکەن زوو کە دا گوناح نییە ڕۆژ نییە چەند گەنجێکی کورد دەوێ ئەدام نەکرێ ئەو قیادانش دزی دەکەن لە ئێستاکەەوە پارە دەخۆن ئەوە دەکەن یعنی شەرم لە خۆتان ناکەن ئەنی بەجددی ئەوە حزبن هەنا بەسەر جەمیانەوە من دڵ ئەوەی بزانم بە جەماعەتی برایم عەلیزادە و حزبی کۆمونیستی کرێکاری کوردستانی ئێرانە نازانم حزبی کۆمونیستی ئێران ئەو جەماعەتی مەسووری حکومەت ئەگەنە هەمووانی تر وەریان گرتی ئەوەی ئەم بزانم ئێ باشە چییە قابلە مێدیایەک لێ دوانیان لێ وەردەگری دەرێ وەڵا وەرمانگرتی و خواردیشمان و هیچشمان نەکرد ئێ بێگومانوە ناڵێن دەتەحەدایان دەکەم ئەمن لقایان لەگە دەکەم با بوێرن بڵێن وەرمان نەگرتیە وەلە ئایندە دەشبینی ئەو ترامپە سوورە کو ئەزیەتیان دەدا لەسەر ئەو شتانە بەڵام ئەوە خیانەتە چی نیشتیمانیە تۆ ئەوڕۆ هیچ نەکەی ئەی باش لۆ چای حزب لۆ چه هەیە بەجددیمە خەڵکت بە لێشا و بە ئەدامکردن بدەی بەڵام هیچیش نەکەی کاکە واز لە ئەمریکا و ئیسرائیل بۆ خۆت ئیستیفادە لێ بکە خۆلینی نوا بوو شۆڕشی لە گەرمەی جەنگ لە خۆی شۆڕشی کرد ئیستیفادەی بە قیتاری ئەڵمانیا شاتەوە ئیستیفادە لێ بکە ئەوڕۆ پێت نەکرێ ئەی لۆ چی بۆی ڕاست ناکەن ئەوەی ئەم بزانم ڕاست ناکەن پارەیان وەرگرتیە و هیچ شان نەکردیە و ئەو خەڵکە ڕەشور و تەش چاوی لەو حزبە کوردستانیانەیە هاوڕێ من ئەو قسانەکە دەکەم بڕوا بکە ئەوڕۆ زۆر بەدوا چوونم لەگە چەندین برادەری کوردی ڕۆژهەڵاتیان هیچ قەلق مەبە خەمی ئەوەم بوو تەأسیر لەسەر ناو ڕۆژهەڵات بکە بەزووتیان لە ناو ڕۆژهەڵات لە ئێران بە یەک هەفتە سڵاوەک نانێردری خەتی ئەنتەرنێت نمایە کەس ئاگای لێ نییە چەند تەلەڤیزیۆنەکەی و تەلەڤیزیۆنانە ژووتیان تەشویشی لەسەرە یعنی ئەگە بە رادیۆ بەڵام جەماعەتی کوردی ئەو ڕۆژهەڵات لە ئەوروپا ڕەنگی ئەوە تەأسیریانێ بکە بڕۆن لە حزبەکانتان پرسن درۆی دەکەن بڕوا بکە ئەو زانیارێنێ من هەیتم حتا بەرپرسێکی حزبێکی کوردستانی وتی وەرگیرا بەس ئەمە ناتوانم زیاتر بڵێم ئێ باشە تۆ بەجددیمە ئینسان تەئەسف دەخوا کاکە کەس نەڵێ یعنی ئەوە نییە بڵێ بەس کوردی کاکە نەنۆ عەرەب هەروایە بڕوا بکەن فەڵەستینیەکان ئەو هەموو پارە خڕەکراوە هیچ نەدەدرا خەڵکەکەی فارس کاکە ئەو خیانەتەی لە ناو فارسێ توخوا واز لەو کەلتورە بێرن کورد خائین جێگری وەزیری بەرگری ئێران گەورەترین خائین بۆ ئەدام کرا ڕۆژنی ئەو ئێرانە چەندین سیخوڕی فارس نەگری لە بۆ ئەمریکا و ئیسرائیل ئیش دەکەم بەرنبوونە بۆ بەس کوردانە ملت هەیە و ملت حزب هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورە وەڵڵای لەو ئەوروپایەش ئەو تونند و تۆڵی قانون نەبی حزب و کەسی سیاسی وەکی کوردستان وەکی ماڵی بارزانی و تاالبانی بەدەیە ملیار دۆلار دەبەنە ناو جیرفانیان بەس لێرە قانونەک هەیە بۆیە قەت مەڵێن بەس کورد دزا کورد ئەوە نییە نەنا ئەوە عەرەب بوو عەرەب هەر ئابروچوون بوو لە قەزیەی فەڵەستین فارس ئەوە دەبینی چۆن یعنی وە نییە هەموو میلەتێک لە ڕۆژهەڵات هەموو حزبەکان ئەوە ئوسلوبیانە حزبەکان ئەو میلەتانە ئەو کەرەسەیەک سیر دەکەن ئەوە خاڵی دۆم یەک خاڵی کۆتایی دەمێ بڵێم بڕۆم پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی کامیان پارە وەرەگرین ئەو زانیاران لای من هەیە یەکێتی وەرناگری لەبەر ئەوەی وەکو باڵەکی یەکێتی لە ناو یەکێتی دوو باڵ هەیە بەڕوا بکەن لەوە ئۆمۆزای باڵەکیان بە ئاشکرا ئیش لە بۆ ئێران دەکەن یەکێک لەوانە خەسرە گوڵە هەر ئەو ڕۆژنیە مەشهورە هەموو ئاسایشی زۆربەی ئاسایشیان لەدەستە ئێستا ڕاستە دانیشتێ بەس خەسرۆگوڵ یەکێک لە ئیتلاعاتەکانی ئێرانە نەک ئەوڕۆ لە 35 ساڵی ڕابردوو بە ئاشکراش لە قۆناغی تاالبانی لە قۆناغی ئێستاکەش دایانی وایان هەیە ئەمە وەختی خۆی برادرە گوتی بەنەو شیروانمان گوت لۆ سلێمانی ڕزگار ناکەی کوڕی چ ڕزگار کەم بە قوربان 300 وەکر ماڵی ئێرانی ئیتلاعاتن لە سلێمانی
محافظەی سلێمانی ئەوزە هەمووی فارس نییە مەسەن کوردە بەس بەوانە بە بۆمب و بە تەقینەوە بەوانە وێرانمان دەکەن لەو دەڤەرەی پڕە و یارمەتی ئێران دەدەن بەس خەڵکیان هێنا باڵەشکە هەیە حتا ئێمزامنەنا ئەو دوو کوڕی تەڵەبانیش هەرێکە لۆ باڵەگەیش دەکە یان زانیاری ئەوە دەکە یەکێتی پارە وەرناگری ئەوەی ئەم بزان بەس پارتی قەرەبووی هەموو ئەو زیانانە وەردەگری لە دەڤەری سەوز ڕوو دەدا بۆیە بەشێک لەوانە حەز دەکە زیاتر لێ بدرێ پارەی پێ وەردەگری بڕوان پێ بکە بڕوان پێ بکە ئەوە لە ئەوە نییە پارتی پارەی ئەو ئاسایشەی وەردەگری کە دوسێ مانگ جارێک مەعاشی وەردەگریە هەمووی لە ئەمریکا وەردەگری چەند ملیۆن دۆلارەکە پارەی شارستانی وەرەگری کە شوێنێک دەستێ ئەوە دەبی پارەی زیانی لە هەر شوێنێک دەدا هەمووی مانگانە لە ئەمریکا بە چەندین ملیۆن دۆلار وەرەگری دەرە زیانم بەبەر دەکەویت یەک فرسیش نادا ئەڵێن ئومێد خۆشناویش گوتیتی وەڵاوە ئایدی عێراقە بڕوا بکەن فلز بە حتا مەتار کە بەکاردێ کاکە ئەمنیەتی یعنی هەمووی بەکرێدایە بەکرێ مەتار شارەوانی شارستانی ئاسایش پۆلیس جادا هەمووی لە ئەمریکا پارەی وەردەگریت بە چەند ملیۆن ئەم نازانم چەند ملیۆنە بەس وتیا چەند ملیۆنێک دۆلارەکە کەچی پارەی قەرەبووی ئەو خەڵکەی ناداتەوە دەبی عێراق بداتەوە کاکە خەڵک شەهید دەبی پارەی پێ وەردەگری خەڵک ماڵی تێکەچی پارەی پێ وەردەگری لە بارەگاکانی ئەولا دەدرێت لە ناو هەولێر پارەی پێ وەردەگری ئەوانە هەموو پارەی وەچی کۆچڕە و وەچی کوراوانە کۆچڕە و هەڵەبجە زیان کرد نۆرەی ئێستایە تەحەدای پارتی دەکەم ئەگە پارەی هەموو زەرەر و زیانانەی لە دەڤەری هەولێر و دوهۆکە وەرنەگریتن بەڵام یەک فرسیش ناداتە خەڵک هەمووی دەخەنە تەنکەی باخەڵیان ئێوە خیانەتە ئەوە تاوانە بەڕاستی خەڵکێ ماڵی یعنی لەگە یەک درۆنی کاکە پێشەش بەلای کەمێک 2000 دۆلار زەرەر دەکە پارەکەی وەردەگرن بەس نادەن ئەو خەڵکی ئومێد خۆش نادە لە عێراق دەبی بدە کورە بابەت وەردەگری لە ئەمریکای دوایە مەعاشی ئاسایش شارستان هەموو ئەو شتانێک کە مەتار هەمویان بەکرێدایە بە قازانس بە چەند قات بەبێ ئەوە هیچ بێتە دەخلی حکوومەت تەحەداشیان دەکەم باشە ئەوەش ناپاچیشکەیە هاوڕێیان ببوورن من هەر ئەوەندەم پێ قسە زیاتر ئەگەر پێم ناخۆشە ئەو هەموو خەڵکە لە ژوورەوەی ئەوە بم بەڵام فشار بکەن حزبی کوردی ڕۆژهەڵات من دەزانم کۆپیەکی باشوورە خراپتریش بڕوا بکەن خراپتریش با لە ئێستاکەوە ڕخنەیان لێ بگرین ناکرێ بە ناوی وەز ناسییان بڵێن وەڵاهی لەبەر ئەوەی تەدەخۆلیان نەکرد بڕوا بکە هەر لە ڕۆژانی یەکەمەوە تام ئەو ماوەی هەر پارەیان وەگرتی پارە و چەک و ئەوان وا دەکەین و ئێستر لە سەر حدودی ئاودی بووم نازانم چوو ئێران بە قووەتە و ئەوە بووە و ئیتر نانەوێت شەڕەکە بکەن جاشایەتی لە ئێران دەکەن لەو ئینقازی دەکەن ئەمە نازانم بەس گرنگ ئەوە نییە بڵێم هەر لە ڕۆژان یەکەمەوە پارەیان وەگرتێ بەبێ ئەوەی هیچ ئیش بکەن هەمووی بندیوار هەموو لۆ خۆیان لۆ قیادەکان بدرا بیان ئەوەتەن بەڵام بڵێن وەرمان نەگرتێ درۆی دەکەن دەشبینن ئەمریکان هەموو ئۆشتانیان لەسەر زیاتر بڵاو دەکات و کابرا سەرۆکی ئەمریکایە هاتیە بە ئەنتەری دەڵێ وەریان گرتێ و نەیانگەیاندە خەڵک بەهەرحاڵ هەر ئەوەندەیە بە ویژدانیش بڵێم ئەوەی ئەم بزانم بە زەماعەتی برایم عەلیزادە وەری نەکردیە هاوڕێیان داوای لێبوردنتان لێ دەکەم بەس قسەی ترم نیانی چی بکەم خۆ ناتوانم زیاتر هەر لە خۆڕا ئەوە بکەم ئەوەندەم پێبوو ئەو زانیارە ئەوش کارە ساتەکە بەڵام کەس نەڵێ نەفرەت لە کورتواوە کورد نەفرەت لە فارسیش لە عەرەبیش لە تورکیش هەمووی دزی دەکە ئەو ئەردۆغانە خاوەنی 600 ملیارد دۆلارە میلەتەکە شک و دژی ئەوە کچەکانی ئێرانتان دیت برازای کچی لاریجانی و کچی ئەوانە هەموو لە ئەمریکا و هایلایڤن خەڵکی کوڕی فەقیریش چ دەکاتن نەبووە هەمووی وایە بەسەری برا ئەو هەموو سی خوڕە کەس مەڵێ یعنی زەوەک دروست بووە بەس هەوڵ دەدرێت نەفرەت لە کورد بکرێت نا کورد وەکو هەموو ئەو نەتەوانێت کە کۆمەڵە قیادەی خائینی هەیە و هەندێک قیادەکان خەڵکی شۆڕشێرن یعنی قیادە هەیە گوناهە هەندێکی ڕۆژ ئاوا هەندێک لە باکوور هەتا لە ڕۆژهەڵات خەڵک هەیە لە کەوادیر نمونەی جوانین ئەوەمانەیەوە نییە بەڵام یعنی بەگشتی ئەمە دەڵێن
ئەوانە دەکەن لۆ لەسەر گەل حسابیەگەنا ئەوە 3-4 دارە گەلی کورد لە ڕۆژهەڵات نمونەی قارەمانێتی جوانیان پیشاندایە. شەوت شاد سپاس بۆ ئەو کاتێ لەگەڵ منتان بردەسەر ئەوە زانیارانە ئەمن ئەوم پێکۆ کرایتەوە و بڕواژ ناکەم بڕوا بکە غەڵەت بم و دەشبینن ڕۆژانی داهاتوو کاکە سەرۆکی گەورەترین وڵاتی دنیاە هاتیە هەر حەیای بردین حەیات چکو قسەی وانە دەگاتە هەموو دنیاە ئەتی دەی ڕاست نییە ڕاست ناکە بڕۆ شکات لە ترامپ کە بڵێ تۆمەتە گەورە چیە لە بۆمە دروستکردی دەبڕن بزانام دەوێرن بەرپرسەشی دیاریان بزانە دەوێری بڵێ ڕاست ترامپ ڕاست ناکە ئەمە لێ پێچینەوە دەکەین وا بکەین هەموو وەریان گرتی و پارەکەشان لە خۆیان برد وەکو هەڵەبجە و ئەنفال و کۆچڕە و ئیلا ئیلا ئاخیری کاتە